خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ. ئەمشەو لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەندتان پێشکەشەکەین. ئەمشەو بەرنامەی ڕەهەند دەربارەی ژمارەیەک ڕۆژنامەوان و چالاکوان قسە دەکات کە لە ناوەندە نێودەوڵەتیەکان و ناوەندە هەرێمەتیەکان و خەڵکی کوردستانیش بەگشتی هاتوۆتە سەرهێڵ لەبەرەوەی پێیان وایە کە بەناحەق 6 ساڵ لە کونجی زینداندا گیر کراون. دوای ئەوەی کە حکمی 6 ساڵ بۆ ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەوانی بادینان دەرچوو، ناڕزایەتێکی زۆری لێکەوتووە. تەنانەت نوێنەرایەتی ئەمریکا و وڵاتانی تریش هاتنە سەرخەت، بەڵام دادگای تەمیز لە کۆی 5 دادوەر 3 دادوەر پێیان وابوو کە بڕیارەکە دروستە و 2 دادوەریان ڕەتیان کردەوە. ئێستا قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئەمریکا و ئەڵمانیا و سەرجەم چالاکوانان و ڕۆژنامە نووسان و هێزە سیاسیەکان لەگەڵ ئەم 2 دادوەرەی دادگای تەمیز هەڵەن یاخود تەنها ئەو 3 دادوەرە و ئەو هێزەی لە پشتی سزادانی ئەو چالاکوان و ڕۆژنامەوانانەیە. بەشێک لە ڕۆژنامە نووسان دەڵێن کە ئەمە سەرەتای تونێلێکی تاریکە لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا، چاوترساندنی هەموو ئەوانەیە کە بە خوار و خێچەکان دەڵێن نا. بۆچی دەبێت لەسەر قسەکردن و کۆمنت یان وەکو دەوترێت لەسەر دانیشتن لەگەڵ نوێنەرایەتی ئەڵمانیا و ئەمریکا 6 ساڵ 5 کەس بخرێنە زیندانەوە؟ ئەم شەو لە ڕەهەنداوانە گفتوگۆی لەبارەوە کرێ بە میوانداری هەرێک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز هێمن مامەند ڕۆژنامەنووس، سوپاس کاکێ من، هەروەها لە هەولێر هەردوو بەڕێزان بەڕێز هەرێم ڕەفعەت پارێزەری زوڵم لێکراون یاخود پارێزەری حکوم دراوان، هەروەها بەڕێز کاس مەلا پەروێز ڕۆژنامەوان. سوپاس بۆ هەر یەک لە میوانەکانم. کاکێ من خوێندنەوەی تۆ بۆ بابەتە چیە؟ ئەم پرسەپرسێکی سیاسیە یاخود مەترسیەکی جددیە لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا؟ ئێوەرەتە باش لە ڕاستیدا ئەو عەقلیەتەی کە با بڵێن ڕۆژنامە نووسان و چالاکوانانی بادینانی حکومدا هەمان ئەو عەقلیەتەیە کە لە 4 پێنجی 2010 شەهید سەردەژ لە هەولێر لە بەردەم زانکۆ دەڕفێن و دوای لە مووسڵ تیرۆری دەکات. بەڵام ئەم عەقلیەتە ئێستا کە لەبەرەوەی دنیای سۆسیال میدیا پێشکەوتووەوە کۆمەڵێک سەفارەت و باڵیۆز لە هەرێمی کوردستانن و خەڵک هۆشیار بۆتەوە، ئەم عەقلیەتە ئێستا دێت لەبەری ئەوەی کە سەردەشتەکان تیرۆرکاو لە مووسڵ بیان با بڵێن تەرمەکانیان فڕێدا، ئێستا دێ لە چوارچێوەی یاسایەکی خێلەکی دێ ئەم گیراوانەی ئەم با بڵێن ڕۆژنامە نووسان و چالاکوانانی کە دەنجیان لێرە لە هەرێمی کوردستان دێ لە دادگایەکی مەهەزەلە و دادگایەکی سەرف حیزبی سزیان دەدات. بەپێی هەموو راپۆرتە جیهانیەکان و بەپێی راپۆرتی ئەمنستی ئینتەرناشنال و وەزارەتی خارجی ئەمریکا و یونامی و هەموو ئەو راپۆرتە جیهانیانەی CPJ و کە بڵاو دەبێتەوە بڵێ ئازادی ڕادەربڕین هەرێمی کوردستان بە شێوازەیەک بەرتەسک بۆتەوە کە گەیشتۆتە خاڵی سفر. ئێمە هەر لە سەرەتاوە پێشبینی ئەومان دەکرد بەش بە حاڵی خۆم وتارێکم نووسیوە لەسەرەوەی لەبەرەوەی ئەم بەڕێزەی کە ئێستا سەرۆکایەتی حکومەت دەکات پێشتر لە دەستگایەکی ئەمنی بووە، ئەم پیاوە ناتوانێت ینی با بڵێن عەقلیەتی تەقبولی مەسەلەی ئازادی و ئازادی ڕادەربڕین ناکات، بۆیە پێشبینی ئەوەمان دەکرد کە بارودۆخی ئازادی ڕادەربڕین هەرێمی کوردستان بەم شێوەیە دەکات. فعلەن پێشبینەکانی ئێمەش ڕاست دەرچوو ئەوە ئێستاکە لە کۆی جیهان لە نزیکەی 195 وڵاتی جیهان نزیکەی 400 ڕۆژنامە نووس لە کۆی 195 وڵاتی جیهان لە زیندانن، بەڵام هەرێمی کوردستان کە 5 ملیۆنە لە کۆی 7 ملیار ئینسان ئەگەر تۆ دابەشیکەی ناکە سەدایەکشی بەر ناکەوێت سیر دەکەی تەنها لە هەرێمی کوردستان زیاتر لە 60 ڕۆژنامە نووس و چالاکوانی مەدەنی ئێستا لە زیندانی لە زیندانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە زیندانی پارتی. ئەگەر بینە سەر ئەم بابەتە کاکێ من وابزان بەڕێزت بوو لە پۆستێکی فەیسبووک ئاڵێ تەنها ئەو 5 کەسەنی خەڵکی تریش چاڕوانی هەمان بەڵێ بە کاکرێمیش دوایی لەسەر ئەمە پێم وایە قسە دەکات. ئێستا نزیکەی 50 کەسی ترن دۆسیەکانیان بەشێکیان ئیحالەی محکەمە کراوە کە ڕەنگە دوای جژنی ڕەمەزان ئەوانی تریژ دادگایی بکرێن، چونکە هەر ئەم 5 ڕۆژنامە نووس ئەم 5 ڕۆژنامە نووس و چالاکوانەنینە مامۆستا بەدەل ماوە، هێشتان کۆمەڵێک دۆسی تر ماوە نزیکەی 6 کەس دەبن. بەڵێ باش، زۆر باشە. گەڕێمەولات قسەی زیاتر لە سەرەکەین کاکێ من
بەڕێز کاکێمن ئەم کاتت باش کاکەرێن ببوورە بەڕێزت من ئەمەوە پرسیارە لێ بکەم ئەگەر پارێزەری ئەم حکوم دراوانە نەبوویتە تەنها یاساناسێک وەکو یاساناسێک وەکو پارێزەرێکی بێلایەنە و پرسیارت لێ بکەم حەق لەکوێیە لەم مەوزوعە حەق لەم کەیسەیە لەکوێیە لە ڕووی قانونیەوە کاکەرێم مەبەستەکەی من لێرەوەی ئەگەر بەڕێزت پارێزەری ئەو حکوم دراوانە و بەڕێزا چالاکوان و ڕۆژنامە نووسانە نەبوویتایە تەنها وەکو یاساناسێک وەکو پارێزەرێک حەق لەکوێیە حەقە یاسایەکە کامەیە لەم کەیسەیە بەڵێ سەرەتا لەم ڕۆژە خەمناکەی کەوا شاری هەولێر ئەوڕۆ ئەفتی پێنج ڕۆژی شەهیدکردنی شەهیدی سەرکردە شەهید ڕێواز سەری ڕێژنازش لەوەی دادەنوێنین درود و ڕبۆ ڕۆحی باچی ئەگەر وەکو هەر کەسێکی یاسایی ئەگەر بێت لەو بابەتە سەیری ئەو پەڕاوە بکاتن ینی هیچ بابەتێکی سزایی تێدا نیە هیچ بابەتش تاوانکاری تێدا نیە تاوەکو بێن بەو شێوازە مامەڵان لەگەڵ بکرێت و یاخود بەو شێوازە لێکۆڵینەوە ئەنجام بدرێت و دادگاییکردنەکە ئەنجام بدرێتن ئێمە لە سەرەتای وەرگرتنی ئەو پەڕاوە بە هەموو شێوەکان و هەموو حاڵەتەکانمان ڕاگەیاند کە چۆن نایاساییەکان چینە و چینینە ئەگەر هەر کەسێکی تەنها ویژدانیە بێتەوە ژێ پەڕاوەکە بکات بەدڵێ دەزانی هیچ بابەتێکی یاسایی تێدا نیە تۆمەتی سەرەکی ئەو ینی بڕاستی بڵێن زوڵم لێکراوە باشتر ینی یان ئەو حکوم دراوانە چییە تۆمەتە سەرەکیەکەەوەی ڕوبەڕووی تۆ کراوە تۆکو پارێزەر ئەوەی ئەو پەڕاوانی کە بینی تۆ ئەوەی کە لێکۆڵینەوە تیا کردووە بەڵێ خۆی ئەو تۆمەتانی کە ئاراستەیان کراوە دروستکردنی گروپێکی چەکدار باشیەوە وەرگرتنی زانیاری و نردنی زانیاری بۆ وڵاتانی دەرەوە هەوڵدان لە بۆ بەدەستێنانی زانیاری لەسەر بەرپرسان و بەرپرسانی هەرێم وەکو زادۆرەوانە بەڵام ئەو گروپی چەکدار کە دروست دەکرێتن باز لەوە دەکەن کە گروپی چەکدار دروست دەکرێتن لە زاخ و تاوەکو و سەحێلان یەک چەکدار باگیرابێ بڵێ لەلایەن ئەو کەسانە ئێمە ڕێکخراوین و تەدریب دراوین و لە بۆ حاڵەتەی وانە لێرە گروپە چەکداریان گروپەکی مەسەنجەریان هەبووە وەکو هەموو تیڤە کە نیوزڕومی هەیە لەو گروپە تەختی هەواڵیان کردووە و زانیاریان گۆڕیوەتەوە لەگەر ڕۆژنامە نووسەکان یعنی هیچ شتێکی تاوانی تێدا نەبووە لەو گروپەش باز لە هەندە حاڵەتی ڕسمگرتن و ڤیدیۆیی دەکات کە وەکو ڕۆژنامە نووسان هەموو ڕۆژنامە نووسێک ئەو حاڵەتە دەبی هەبیتن چکە ئەشیفتەوی دەبی وەکو بالگە و داکا یعنی چی زۆر بەسی تێدا بۆ نمونە ئەو باز لە تیارێک ڕسمی تیارێک لە ئاسمانی ژیریا لە کوردستانی ڕۆژئاوا یاخود باز لە بیرنەفتویان پاڵەوگەی نایاسایی دەکاتن ئەوانە لە ڕووی قانونیەوە هیچ حکومێکیان هەیە هیچ سزایەکیان هەیە کاک هەرێم ینی ئەم بابەتانی کە باسی دەکەیت بەڵێ ئێستا با برین ئەو پاڵاوگە نایاسایی خۆ ئەو بیرنەفتە نایاساییەوە پێویستی بە دەستخۆشیکردنە چونکە کەسێک دێ شتێکی نایاسایی بە ڕای گشتی دەڵێتن پێویستە لەو کاتە ڕای یاخود داواکاری گشتی بە دوایەچوو بکات لەسەوەی کەەوە ئایا ئەو نایاسایی ئەو بیرە چیە بۆچی بەکارێتەوە بۆ شخصیان بۆ خۆت داهاتەکەی دەگرێتەوە حکوومەت یعنی هیچ شتێکی نایاسایی تێدا نیە نازانم یان دروستکردنی گروپێکی ماسنجەری چێنەری نایاسایی تێدایە بەڵێ کاک هەرێم بۆچی دادگای تەمیز لە کۆی 5 دادوەر 5 بەڕێزان لە دادوەران دویان ڕەتیان کردەوە سییانیان ڕەتیان کردەوە کامیان حەق بوو کامیان ناحەق بوو من دەستشانکردنی حەق و ناحەق تەنها لەبەر ئەوە حاڵەتتان دەستشانی کەم ئەگەنا هیچ کاتێک حەق و ناحەق دەستشان نەکرد لە سەرەتای پەڕاوەکە بخۆم لەگەردا لەو پەڕاوە لەگەردا بوومە لە هەفتی دەی 2020 کە بەڕێز شێروان شێروانی کە دەستگیر کرا لە ماڵەکەی خۆی بەرەو عەسرێکی زۆر تاخیر هەڵقوتانە سەر ماڵەکەی و بردنەکەی ئەوە تەواوی نایاساییەکە بوو
ئەمە لە هەشتیدا ڕێپێدان وەک لای دادوەری لێکۆڵینەوەکەوە بچم بریکارنامەی تایبەتی سزایی وەربگرم و کاری بۆ بکەم بەڵام بە هیچ شێوەیەک تاکو ڕۆژ دادگایکردنەکە ڕێگانەدا من بچم بریکارنامەکە پەنجەوە بکەم کە ئوسولیان دەبێت بریکارنامەی تایبەتی سزایی پەنجەوە دەکەوت و ئاکمیش تەزدیقی دەکات. لە چاردەیدا سەردانی دۆکم کرد لە بەردەم دادوەری دادگای دهۆکی شەوە لێن دەرێ دادوەری لێکۆڵینەوە داواکارێکم پێشکەش کرد لە بۆ خوێندنەوەی پەڕاوەکە کەوا وەکو هەموو پارێزەرێک مافی ئەومان هەیە بەڵام کەواژووی کرد بە وتەی خۆی گوتی 12 مانگ لێکوانە وتم لێ وەرگرتووە ئێستا لە ئاسایشی دهۆکە کە سەردانی وێن دەرم کرد گوتان لێکوانە نییە بە هیچ شێوەیەک شوێنیمان نەزانی پاشی ئەوە سەردانی دەستەی مافی مرۆڤ و کۆمەڵێک جیهات و شوێنمان کرد هیچ ئەنجامێکمان بەدەست نەکەوت یعنی خۆی ئەگەر بێ هەر کەسێک کە دەستگیر دەکرێتن بەپێی ئەو یاسایە کارهێنەری کوردستان کاری پێ دەکرێت و لە عێراق کاری پێ دەکرێت دەتوانیتن بڵێ من هیچ قسەیەک بێت تا پارێزەرەکەم دێتن لە کاتی لێکۆڵینەوە پارێزەر کە ئامادە نەبووە ئارپاپش بەوەی کەوا بە زۆر ئیفادە لێوەرگیراوە لە بەردەم دادوەری دادگای تاوانی دوی هەولێر وتی من بە زۆر و لەژێر هەڕەشەی خێزانی ئیفادەم لێوەرگیراوە و حاڵەتی شەی باسی کە گوایە ئەو ئیفادە لێوەرگیرایە بە کوردی بووە لە کاتی نەقلکردنی بۆ عەرەبی وەرجێڕانی بۆ عەرەبی قسەکان تێکی نەکردوێتەوە یعنی هیچ شتێکمان بەدی نەکرد لەو پەڕاوی کەوا تۆمەتباریان بکاتن یاخۆ تەنها شتێکی تاوانکاری تێدا بێتن بەڵێ کاکەرێ گفتوگۆی زیاتر لەسەرکەین کاکاوێز بەڕێستان ڕۆژنامە نووسێکن زیاتر مەسەلەن پێشتر لەسەر یاخود کادرێکی پارتی دموکراتی کوردستانیش بوون لە دوێنێەوە کە ئەو بابەتە هەیە کۆمەڵێک لە سەرنجەکانی بەڕێزت بۆتە جێگەی دڵخۆشی بۆچی بەڕێزت پێت ناخۆشە کە حاڵەتێکی وەها ڕوویداوە لە کاتێکا بەڕێزت لەو لە هێزێکی سیاسی کە پێی تۆمەتبارە کرێ مەسەلەن بەڵام ویژدانیانە دەستت لەسەر بابەتەکە داناوە لای تۆ ئەم سوورەیەتی ئەگەیەنێ کاوێز بەڵێ سپاس وەڵا ئەبێگەڕینەوە پێش مەسەلەی دادگایکردنەکە بەڵام پێشەوەی کە قسەکانیش بکەم پێم خۆشە دەنگم چاک بکرێت چکە دەنگە داتەوە گوێم لە دەنگی خۆمە داوا لە هاوکارانەوەکەم ئەو کێشەیە چارەسەر بکەم وەڵاهی ئەو کێشەی زۆربەی میوانەکانمە بەڵام گرفتە تەکنیکیەکان لە کوردستان نابڕێن هەر لێرە نیە بە سەوتی بەڕێزت باشەگاتە لای ئێمە و گرفتەکانی دادگایە بەڵێ بەڵێ بەڵام سەوتی بەڕێزت باشەگات دەنگی بەڕێزت باشەگاتە لای ئێمە بەڵێ ئەزانی ئێمە بنچەی یا ڕێگی ئەم کێشانە لە کوردستان بۆچی ئەگاتە ئەوەی کە دۆخێک بخۆکە ینی من بۆ خۆم قسە لەسەر دادگاکان ناکەم پێم وایە هەر کەسێکی وشیار لە کوردستان و لە عێراقیش پرسیاری گەوری لە سەر دادگاکان لا دروست بووە و پێم وانییە دادگاکان دەسەڵاتێکی سەربەخۆ بن بایەوەی کە سەربەخۆیانە بتوانن بڕیار بدەن بەڵام بۆچی ئەم ناڕزایانە ینی ئەم جوڵانەوانە ئەم خەڵکە بە جۆرێک کە گەیشتۆتە ئەوەی کە خەڵک ناڕازی بێ ینی ئێزانی ئەم گرفتە لەبێت لە جوزور و چارەسەری بۆ دۆزرێتەوە بۆەوەی ئەم مەسەلانە بەم جۆرە نەتەقنەوە ینی ئەوەی کە هاتووە دادگا ئەوەی کە بڕیاری لەسەرداوە لەسەر هەر تاوان و تۆمەتێ بێ و بابەتێکی ترە بەڵام من نزانم شێوەی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان خەلەل و کەم و کورتی ئێجگار زۆری تێدایە کە هێشتان خەڵکی هەرێمی کوردستان خاتری ئەم بەڕێوەبردنەی گردووە بەڕاستی یاری تۆ کاتێک کە وەکو پێویست بوو چەنادەی ژیان و دۆخی خەڵک بە جۆرێکە ململانەی حزبی بە شێوەیەکی زۆر تونند و تۆڵ ئەبێ بە کەرەسەی بەڕێوەبردن هەموو ئەمانە ئەم میلەتە ئەم نەتەوەیە خاتری ئەم بەڕێوەبەرانەی گردووە بۆیە ینی ئێمە پێشەوەی کە بگەین بە دادگاکان ئەبێ بین ئەم کێشانە کە لە کۆمەلگای ئێمە هەیە و بەداخەوە بەشێکشی ینی بە ناڵێن بەمە بەس بەڵام زۆر جار بە نزانی لەلایەن بەرپرسانی باڵای ئەم هەرێمەوە دروست دەکرێت ینی ئەم کێشەیە ئەمەی کە خەڵک هەمووی هاواری کردەبان پێشی دادگایی یەکەم لە کاتی گردنیان خەڵک بە حزبەکان و لەناو پارتی و حزبەکانی تریش ینی خەڵک هاواری کرد کە ئەم دۆسیە ئەم قەزەیە کە
بە شێوەیەکی شوێنەیە یانی دوور لە ڕێق یان دوور لە تۆڵەکردنەوە بە جۆرێک عالەجە بکرێ بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان دەرەنجام پرۆسەی ئەوەی کە خۆمان ئەوکو دروشم هەمیشە ئەڵینەوە دیموکراسی لە هەرێمە لە لای خەڵکی دۆستی کورد خستە ژێر پرسیارەوە جا من تا بەیانی بڕۆبیان و بێنمەوە ناتوانم قەناعەت بە ئەمریکیە گیان ڕێکخراوێکی ئەوروپی و ئەمانی تر بێنم کە نەخێوانیە ئەمان وایە بۆیە ینی بەڕاستی هیچ پاساوێک نییە ینی ئینسانە بێت لە بێتە دەنگی هیچ پاساوێک نییە بۆ ئەم دۆخەی کە یەخەی دادگاکانی کردووە ینی هیچ پاساوێک نییە هیچ کەسێک بڕوە ناکەم ئەگەر بایەوە وجدانی تیا ببزوێ چاو لە ئاستی ئەمەدا پۆشێ من پێم خۆشە و لەگەڵ ئەوەیشم کار بۆ ئەوەی شەکەم کە قوربانیشی بۆ بدەم من لەگەڵ فراوانکردنی پانتایەکانی ئازادی لە هەرێمی کوردستان ینی ئێمە ئەوەی کە هەمانە ئەوەی کە لە ئایندەیە فریامان بکەوێ فراوانکردنی پانتایەکانی ئازادی قوڵکردنەوەی ژیانی دیموکراسیە لە هەرێمی کوردستان ئەگەر بین ئەمەش خەفە بکەین ئەمەش بە جۆرێ لە کەدار بکەین بڕوا بکە ینی دۆخێک تووشی ئێمە بێ کە هیچ کەسێک خۆزگەی پێ نەخوازێ و دوو ئەوەی کە جنابەت پرسیارت کرد ینی زانی من هەندێک تەجروبەی ژیانی خۆمە جێڕمەوە کاتێ لە کەرکووک بووین لەگەڵ ئەو هاوکارانەمان زۆر هاوارمان کرد وتمان هەڵەن ینی زۆر جار بە دەنگی بەرز لە میدیاکان بنووسین هاوارمانە کرد داوامان لە قیادەی سیاسی کوردەکرد هەڵەن بەڵام گویان لێ نەگردین نەتیجە بینیمان ئەو دۆخە چی بەسرا لەو شارانە لە هەرێمی کوردستانیش ئەگەر بەدەم ئەو دەنگ و پەرۆشیە زۆرەی ئەو خەڵکانە نەبێن نێن کە هاوارەکەن بە پەرۆشی هاوارەکەن بە دڵسۆزی هاوارەکەن لەمەدا هەڵەن پێم وانە دۆخمان باش بێ بەرەوە باشی بڕۆین یان ئاسۆیەکی ڕوون هەبێ بۆ ئەوەی کە لە نەتیجەیە ئێمە بڵێن ئێمە هەڵە بوون و ئەوان ڕاست بوونە ئێستاش ئێمە لەو دۆخیان بەڕاستی ینی لەو دۆخیان ئەرکێکی ئێزگار قورس هەیە لەسەر شانی میلەتەکەمان نابێ ینی بەم جۆرەش ینی بەم شێوەیە بین ئێمە دادگاکان بە جۆرێک کە ینێبێ شوێنی یەکلاکردنەوەی زۆر پرس و کێشە بن ئەوان بکەین بە تەرەف لە هەندێک ڕۆوە ینی ئەمە بە جۆرە لە جۆرەکان ینی پێشەوەی کە ئەوانەی گیراون زیانیان بەرکەوێ یا خەڵکیان نەتەوەکەمان زیانی بەربکەوێت سۆمعی سیاسی ئەم هەرێمە زیانی بەرەکەوێ و دەرەنجام زیانە گەورەکە بۆ حزبە گەورەکانی ئەم هەرێمە ئابێ بەڵێ کاکاوێز نقطەیەک ئەبینیەوە لەو پەڕاوە لەوانەی کە بینی و تەنانەوەی کە دادگاتی هەڵچوونەوەش مەسەلەن بڵاوی کردوتەوە شتێک ئەبینی سەرنجت ڕابکێشێت تۆزێک مقنعکرد بێ بڵێ قەینا بە سزا بدرێن ئەو کەسانە واللهی من لە ڕووی یاسایی و تۆزە کۆڵەوارم بەڵام ئەوەی کە هەیە ینی ئەوەی کە پەیوەندی بە دیداریان لەگەڵ قۆسوڵیەکان یان ئەوەی کە پارەیان وەرگردوێت لە ڕێکخراوێکی ئەمریکی لە ڕێی قۆنسوڵی و ئەمانە ینی ئەمانە بەڕاستی خەڵک بە ئاشکرا و شانازیەوە باسیەوە کە ئەو ڕێکخراوانە دامێ ئۆڤەریان هەبوو بۆ پشتیوانیکردنی فلان ڕۆژنامە و فلان میدیاکار و ئەمانە ئەمان پێم وانە ببێ بە عیب بە تایبەتی ئێمە ئێستا کە ینی باشێکی زۆری پێشمەرگەمان موچە لە دەوڵەتی وەکو ئەمریکا وەرەگرێ ئەو دامی مادی دەوڵەتی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە و ئەو بۆ زۆر بواری تریشانی ئەو دەوڵەتانە گەرچی من تێبینیم زۆر ینی کوردەبێت لەسەر پێی خۆی ڕاوەسێ بەڵام ینی بە بەیاننامەیەک لە دوای 16 ئۆکتۆبر بەیاننامەیەکی وەزارەتی خارجی ئەمریکا هەرێمی کوردستانی پاراستیانی یەک بەیاننامە نەکەوەی کە لەشکریش بەکاربێنێ وە ناکرێ ینی تۆ ئەمە بە تاوانی گەورە بزانی بەڕاستی ینی ناکرێ ئەمە بە تاوانی گەورە بزانی بۆیە من سرم لەوە سوڕماوە ینی دیقەت زۆر لەوە بەکار نهاتەوە چونکە ناوایە تووشی هەڵەیەکی وابن ینی بێ تۆ خەڵک دادگایی بکەی یا تۆمەتباری بکەی بەوەی کە لەگەڵ فلان قۆنسوڵی وڵاتێکدا دانیشتنی کردووە کە ئەمە لەوانەیە ینی ئێستا بۆ نمونە ینی حەزەکەم نمونەیەکی تر بێنمەوە حەزبی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان ینی بارگای سەرەکی لە کەرکووک و بارگای لە هەولێر هەیە
ئینتیمای سیاسی دامی مادی لە دەوڵەتی تورکیا وەرەگرێت بەڵام نوێنەرێکی بە پلەی وەزیر لە ئەنجومەنی وەزیران هەیە یعنی هەر حزبە سیاسیەکە کە ئەتوانم بڵێم بەرەی تورکمانی جەبهەی تورکمانی کە منتەمیە بۆ دەوڵەتی تورکی ینی نەیشاردووەتەوە لە هەموو ڕوویەکەوە و ئەمە زۆریش ئاشکرایە ینی دەوڵەتی تورکیا کۆنگرەی بۆ دروست دەکا و کێئەکا بە سەرۆک و کێئەکا بە ئەندامی بەڵام ئەم حزبە محتەرەمە لە ئەنجومەنی وەزیران یان لە وەزیری لەم کابینەیە و بەشێکە لەو پرۆسە ینی بۆیە زانی ئێمە نابێ بچینە ناو هەندێک وردەکاریەوە ینی ئەمە بە زیانی ئێزگار گەوراکەوێتەوە ئەگەر تۆمەت هەر ئەوە بێ بەڕاستی یارەگە مەسلەی جاسوسی ئەوە بێ خۆ بە یاری حەقا ئێمە تێبینیمان لەسەر بەشێکی زۆری ئەو حزبانە هەبێ کە بە ئاشکرا و بە نیەنی بێ پارە لە سەرچاوی داهاتیان لەم دەوڵەتەوە دەوڵەتەیە ئەمە نەشاردراوەتەوە دوو هەرێمی کوردستان نەیتوانیوە لە چوارچێوەیە کە خۆی ڕێخە حزبێ بە ڕسمی نوێنەرایەتی لە تاران هەیە نوێنەرایەتی لە ئەمریکا هەیە نوێنەرایەتی لە تورکیا هەیە کە ئەمە بەڕاستی ینی بێ ئەگە بەپی یاسای عێراقیش بێ کە ئەمە کارێکی نایاساییە تۆ حکومەت دەتوانێت ئەم نوێنەرایەتیانە بەڕێوە باوڕێکی خە بۆیە ینی ئەم پرسیارانە کە ئەبێ بە پرسیار ئینسان تووشی شۆکەکە تووشی گومانەکە لە بەڕێوەچوونی شێوەی ئەو دادگاییکردە کە من دەنگم لە پاڵدەنجی ئەو ئازادی خوازانەیە هیوادارم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئاوێ بەم ئاگریا بکەنەوە دڵی ئەو خەڵکیش خۆشکن کە ئێستاکە لە نیگەرانی ئێزگار گەورن بە تەنجی سمعی سیاسی هەرێمی کوردستانەوە ئەگەڕێمە لای بەڕێستان کاکاوس گفتگۆی زیاترەکەین کاکێ من ئەبڕۆ کە لە ئامادەکاری بەرنامەکە بووم پەیوەندیم بە جەنابتەوە کرد وت بابەتەکە زۆر گرینگە بەڵام یادی لەدایک بوونیان عید میلادی کچەکەمە ئەم بابەتە منەمەوێت تێکەڵچێشی کەم لەگەڵ وتەی پەرلەمانتارێک کە شڤان سەعیدی بینیوە وتێتی زۆر بیری کچەکەمەکەم ینی ئەوە بۆ من ناخەژێن بوو بۆ هەموو کەسێک کە ئەو هەستێکی ویژدانی هەبێت تۆست ئەتوت کە نازانم لە نێوان ئەوەی کە بابەت و هاوڕێکانم لە زیندانە زۆر گرینگە لەلایەک بەڵێنم بە کچەکەم داوە 2000 هاتی بەرنامەکە ینی کەسێک بزانێت 100% بەبێت تاوان لە سزنا کۆمەڵێک مناڵ هەموو بە فرمێسکەوە هاوارەکەن بۆی کچەکانی مەسەرەن ئەمە تراژیدیایەکە لە هەرێمی کوردستان زانی من ئەم بارودۆخەم بینیوە کاکزانە من ئەم بارودۆخەم بینیوە یعنی هیچ لەوە ناخۆشتر نییە تۆ بەدەستی کەسانێک لە زیندان بیت کە دەبێت ئەو کەسانە خۆیان لە زیندان بن یعنی من ساڵی ڕابردوو مانگێک و 4 ڕۆژ لە زیندان بووم لەسەر قسەی حەق لە کاتێکدا ئەوانەی کە منیان خست بۆ زیندان دەوایە خۆیان لە زیندان بن و بگرە تا سزای لە سێدارەدانیش بڕۆن ئێمە عاتیفە و سۆز بەکار نایێنن وڵا کچی مامۆستا شیڤانی گونا بەڵام حقیقەتێکی کچی فلان گوناها ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین دەڵێن ئەم غەدرە بۆچی ئەم زۆڵمە بۆچی یعنی ناکرێت ینی ئەوەی کە تۆزێک وجدانی بێت من یەک پرسیار دەکەم یەک پرسیار باشە یەک ئەندام و کادیری پارتی هەتا ئێستا لە فەیسبوک لە سوسیال میدیا جورئەتی ئەوەی کردووە بڵێ دەستخۆشی لە سەرۆکی حکومەت و دادگاکان دەکەم لەبەرەوەی ئەوانەی سزادا لەبەرەوەی هەموو تاکێک هەتا خودی نێچیروان بارزانانی لە کۆبوونەوەی لەگەڵیانە سیاسیەکان بە مامۆستا عەلی باپیری گوتووە گوتی پێم وایە دادگا ینی پەلەی کردووە لەم مەسەلەیە بۆیە هیچ کادیرێکی پارتی و هیچ دادوەرێکی پارتی و خودی سەرۆکی حکوومەت و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەمەندین یعنی کە دەڵێم لەگەڵ ئەمەنین یعنی بابەتەکە قەنەعەتیان پێ نایەت بەڵام ئەوان وەکو گوتم ئەو عقلیێتە لەبری ئەوەی ئەمڕۆ تیرۆری ڕۆژنامە نووسان کە دێ بەم شێوازە ئەوان سێ هەدەفیان یەکاکزانە یەک دانەوێت بادینان بێدەنکەن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئەم برادەرانە ڕەنگە تموحی ئەویان نەبوو چالاک بوون و تموحی ئەویان نەبوو لە دوا ڕۆژ خۆیان کاندید بکەن و
پارتی و بەرپرسانی پارتی دەیانزانی هەر یەک لەوانە خۆشەویستن و دەنجی زۆر باش دێنن ئەمە خاڵی دووەم خاڵی یەکەم کە هەدەفەکەیان ئەوە بووە کە هەدەفەکەیان نەپێکە بادینان بێدەنکەن بەڵکو بادینان ئێستا تووڕەترا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەیانی کۆمیسیۆن هەر یەک لە مامۆستا شیڤان شێروانی بیوێ خۆی کاندید بکات کۆمیسیۆن دەڵێت کاکە ئێوە بە یاسای تیرۆر حکومدراون مافی خۆ کاندیدکردنتانە خاڵی سێمیش دوزار دێکەم بە پیاوەتی لەبەرەوەی مەسلەی عفوی خاص لێبوردنی تایبەت لە دەست سەرۆکی ئێرێمە بەپی یاساکەی سەرۆکایەتی ئێرێم دێکەم بە پیاوەتی و دەڵێن ئێمە لێبوردە بوون و ئەگەر پیاوەتێکە شەبێ خۆ هەر خراپ نییە هیوادارم قیڕسی ئەنوکو دەڵێ قیڕسییا لە بەرخاتری ئەم منداڵانە لە بەرخاتری فرمێستی چاوەکانی عایشەی مامۆستا شیڤان و لە بەرخاتی منداڵەکانی شێروانی قیڕسیە کاکە بە ئەم پیاوەتێش بۆ ئەوان بێ کاکزانە دەزانین چۆنە ئەم بابەتە ئەمە دیوێچێتی بەڵام جەزری ئیشەکە بۆی ئەمانە دووبارە نەبێتەوە بێتی بکرێ کاکێ من ئەمە پێشەوەی ئەمە لەسەرەوە قسە دەکەین بەڵام ئەم بابەتە هەر لە سەرتاوە بە مەهزەلە و بەگاڵتە جاری تێپەڕی چۆن لە دەی دوو کاتێک ئاکار فارس پەیامنەری سپێدا لە مەسرور بازانی سەرۆکی حکوومەت دەپرسێ لەبارەی چالاکوانان و ڕۆژنامەنووسان مەسرور بارزانانی لە دەی دوو دەڵێ ئەسڵەن ئەوانە ڕۆژنامە نووس نین بەڵکو ویسیانە سەفارەتەکان بتەقێنەوە ئەمە لە دەی دوو لە 16 دوای 6 ڕۆژ دادگای هەولێر دەڵێ ئەوانە سیخور بوونە لە بۆ پەکەکەی ئەمە دوو زیاکاری دوو تەناقوس دوێنێ 6/5 دادگای تەمیزی کوردستان دەڵێ ئەوانە سیخوریان کردووە بۆ سەفارەتی ئەمریکا و ئەڵمانیا یعنی بزان ئەم زیاکاریە لە ماوەی 3 مانگ سەرۆکی حکوومەت دەڵێ ویسیان سەفارەتەکان بتەقێنەوە دادگای هەولێر دەڵێ سیخوریان کردووە بۆ پەکەکە دادگای تەمیز دەڵێ ئەوانە سیخوریان کردووە بۆ ئەمریکا و ئەڵمانیا یعنی ئەم مەهزەلەیە کۆی پرۆپسەکە هەموو مرۆڤێکی خاوەن ویژدان ئەوەی کە تۆزێک لە یاسا بزانێت تۆزێک هەر خوێندەواری ئەلف و بێ بزانێت دەزانێت ئەم پرۆسەیە مەهزەلەیە دوایی هەتا لە قورئان لە قورئان دەڵێ ئەگەر تۆ گوتت من مانجی داهاتوو فلان کەس دەکوشم بەڵام ئەمە نیەتە دەڵێ ئەگەر مانگەکە تێپەڕی نەتکوشت پەشیمان بیتەوە گوناهەکەت بۆ نانووسێ بەڵام دەڵێ ساڵی داهاتوو سەردانی حەز دەکەم ماڵی خوددا دەکەم ئەگەر پێش ئەو ساڵی مردی بەخێر بۆ بە حەسەن و چاکە بۆ دەنووسێ ئێ باشە ئەم برادرانە گریمان گروپی چەکداریان دروست کرد گریمان ویستان سەفارەت بتەقێنەوە خۆ پرۆسەکە ڕووی نەداوە کاکە هیچ سەفارەت تەقیوەتەوە لە هەولێر ئێوە لە کورساد ڕۆژێک هەواڵەکتان کرد لەسەرەوەی کە سەفارەتەک تەقیوەتەوە لەسەر لە هەولێر یعنی کۆی پرۆسەکە پرۆسەیەکی بێویژدانانەیە مەهزەلەیە گاڵتە جاڕیە چۆن ڕێ بگرین لەمە دەبێت هەر هەمومان بێنە دەنگ دەبێت هەر هەمومان بێنە دەنگ چیتر ئەم گاڵتە جاڕیە بە دادگاکان نەکرێت بەڕاستی یعنی ئەگەر کەسەلم کەیسە چەند قوربانی هەیە جگە لە 5 کەسەکە چەند مؤسسە قوربانیە چەند شت قوربانی کاکە دەزانی کاکزانە من زۆرجار لەگەڵ برادران باز دەکەم دەڵێم شەی سەردەش تیرۆر کرا یەک جار تیرۆر کرا و تاو بەڵام هەموو ڕۆژی ئەم بنە ماڵانە تیرۆر دەکرێن هەموو ڕۆژێ کچەکانی مامۆستا شیڤان تیرۆر دەکرێن بنە ماڵی شێروانی تیرۆر دەکرێت کاکە لەوە ناخۆشتە نییە تۆ باوکت بمرێ نەتوانێت بسێ سەرگۆڕەکەی یعنی ئەم بنە ماڵانە هەموو تیرۆر دەکرێن هەموو کێشەی خێزانیان بۆ دروست بووە هەمووی باری دەرونیان خراپە یعنی ئەمە زۆر لە تیرۆر خەتەرترا چۆن ڕێ بگرین کە پرسیارەکەەوە کرد دەبێ هەر هەمومان بێنە سەرخەت هەر هەمومان یعنی دادوەرەکان تکایە یعنی نیسان دەبێت جورئەت بکات یعنی کاکە تۆنی کەم خوای لە بیر بێت کاکە جارێک برێنا زۆر نقلی لە هەولێر نەناو هەولێر نقلی سۆرانت دەکەن نقلی خەباتت دەکەن کاکە مرۆڤ دەبێت قوربانی بدات من شاری باب و باپیرانم جێهێشت دایکم بەجێهێشت بە کۆمەڵێک نەخۆشیەوە لە پێناو حەق لە پێناو ڕاستی لە پێناو سەرفرازی دەبێت قوربانی بدەیت کاکە تۆ حاکمی بڵێ نا زۆر لە هەولێر نقلی خەباتت دەکەن ینی ئێمە حاکمانەیە حاکم حامید بەکرد لەسەر مەسلەی سێموچەکەی فەرمانبەران کە لە بەغدا گوایە هاتوو دایان گوت نەگەیشتوە قسەی کرد لە هەولێر نقلی خەباتیان کرد ینی خۆسەرت نابڕن یەک زار بڵێ لا و ئەمان نیەتیان ئەوە بوو نیەتەکەیان خراپ بوو بۆ من لەگەڵ مەحامی بەشدار قسەم کرد مەحامی بەشدار چاوشین بەشدار حەسەن پێشەوەی بچێتە محکەمەی تەمیز گوتی ئێمە لای خەمان تەقدیم کردووە بۆ ئەوەی کە دوو حاڵەت یان بدرێتە دەستەی تەمیزی یەک
لە بەرەوەی سێ حاکم یەکێتێ دوی پارتیە یان هەردوو دەستەکە بەڕەوەی ببات 5 پارتی 5 یەکێتی بەڵام محکمەی تەمیز هەردوو داواکاریەکەی محامیانی ڕەت کردەوە بۆ لەبەرەوەی تەداخلی حیزب بەبوو لەبەر ئەوەی نیەتیان خراپ بوو ئەجینا بۆ نەدەدا دەستەی یەک بۆ هەردوو دەستەکە بەیەکەوە کۆنەبوونەوە یعنی ئەمانە هەر لە سەرتاوە نیەتیان خراپ بوو و بینیشمان پێویستە هەمومان بینە دەنگ ڕۆژنامە نووسان مامۆستایانی ئاینی دادوەران کۆی خەڵکی کوردستان ڕۆژ ئەم جێژنە بانەکەین ئەم جێژنە بە هەمومان بڕجێنێ سەر شەقام و ئەم دوو حاکمە بەڕێزەی یەکێتی کە ئیمزان نەکردووە لەسەر ئەمە لەسەر مەش قسە دەکەم باشە ئەم دوو حاکمە یەکێتی کە ئیمزان نەکردووە لەسەر ئەم مەسەلەیە بۆچی ئەمە دەبێت بپرسین دەبووە ئەمان بەیاننامەیان دەکرد بە قسەیان هەبووە بۆچی یعنی ئەوان ئەم دوو حاکمە خائینن دژی پرۆسی کوردستانن دژی قانونن وایە ئەم دوو حاکمە یعنی ئەمانش کوردن ئەگەر بیان زانی بە ئەم برادرانە خائین و دانەوێت بارودۆخی ئاسایی شەریمی کوردستان بشێوێنن ئەوانیشی مزیان نەدەکرد کەواتە ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی بە حیزبی کراوە وەکو گوتم مەسرور بارزانی لە دەی دوو حکمی ئەوانەیدا لە 16 دوو دادگای هەولێر تەنیا تەزدیقی قسەکانی سەرۆکی حکومەتی کرد زۆر باشە کاکێ من بەڵام ئەمە تۆمەتبارکردنی نوێنەرایەتی ئەڵمانیا و ئەمریکا پێتوانە مەترسی هەبێت و کاردانەوەی سەلبی لێ بکەوێتەوە بەتاکید دوێنێ کنسولخانەی ئەڵمانیا دوو بەیاننامەی دەرکردووە تند بوو بەیاننامەکانی ئەڵمانیای باش بوون بەڵام بەیاننامەکەی ئەمریکای تۆزێک مەتاتی بوو و دەبێت زیاتر من لێرەش ئەم قسەیە دەکەم چۆن لەسرم دەکەوێت ئەمە دوجار چی دەبێ باب بێ بەداخەوە سەفارەت و کنسولخانەکان لەژێر هەندێک تەسیراتی مادی و عاتیفەدان کۆی ئەو کنسولخانانەی کە دەنە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەرەن سووریایە ئەفغانستانە مسڕە عێراقا سووریا لە گەندەڵی تێوە دەگڵێن و بینیان لەگەڵ ئەم حکومەتە دیکتاتۆرانە خۆشە بۆیە پێم وایە ئەم کنسولخانانە لە ئاستی پێویست نین بەڕاستی سەیری کە کنسولخانەی ئەمریکا لەسەر با بڵێن هاوڕەگەز بازەکان لە سلێمانی کە دەستگی دەکرێن بەیاننامێکی تون دەردەکات بەڵام لەسەر مەسلەی ئەو هەموو ڕۆژنامە نووس و بەنە حەق دەستگی دەکرێن بەیاننامەیەکی ئەو تۆ دەرناکات بۆیە پێویستە بەیاننامەکەی کنسولخانەی ئەڵمانیا تۆم بوو بەڵام ئەوەی ئەمریکا زۆر مەتاتی بوو پێویستە بەرپرسانی ئەمریکا زیاتر لەسەر ئاسی وەزارەتی خارجیە و کۆشی سپی بێنە دەنگ چونکە بەڕاستی ناکرێت ئەمە بۆ عیبێ بۆ ئەوان ینی من دوێنێ کۆمەڵێک ڕسمم بڵاو کردەوە کە چەندین جار چوومەتە سەفارەتی ئەمریکا لە چەندین دەورە لەگەڵ یان بەشدار بوو یعنی ئەگەر وا بێ ئێمەش هەمومان خائین و تیرۆریستین تۆش سزن دەکرێت وانە کاکێ من بەرنامێژی لەسەر تۆ نەکەین زۆر باشە بە هیوای سەلامەتی کاکەرێم هەنگاوەکانی یاسایی دوای ئێوە چی دەبێت یعنی داواتە لە خەڵکی کوردستان لە یاساناسان چییە بۆ ئەوەی لانی کەم مەسەلەن تۆ گەر ئەم 5 سالاگوان و ڕۆژنامە نووسەژ ناناسی بەڵام سومعی دادگاکان سومعی یاسایی لە هەرێمی کوردستان ینی سیستەمی دادگەری لە هەرێمی کوردستان ئەویش کەوتۆتە ژێر پرسیار و علامەتی استفهامی گەورەگەورەوە بڵێ ئەمە بە هەندێک خاڵیتکە کە زۆر زەرورە باسی ئەو بکەین زۆر لە کاتی کە ئەو گرتە ڤیددیۆیی کە تۆمار کراوە وەکو دامپێدانان لە کۆی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش کەوا ڕێی چەند ئەندامێک لەگەڵدانە بووە کەواتە ئەو گرتە ڤیددیۆیە باتڵە لەبەرەوەی ڕێی ئەندامان لەگەدانە بووە لە دادگای پێداچوونەوە دیسان ڕێی چەند ئەندامێشکە لەگەدانە بووە خۆی ئەوانە هەموو نقطەیە ینی تو بیر لێبکەوە بۆچی سەبارەت بۆ پرسیارەی کە تو دەیکەیتەوە سومعی دادگاکانمان بەڕاستی تەواو کە ژێر پرسیار ینی ئەمە ئەو کەیسی ڕۆژنامە لە سوتارەوانەی بادینان لەوانەیە بڵێن تەنها ئەوانە بە ئەنقەز دەخرێنە بەرچاو لە بۆ هەر حاڵەتە شەحاتفیانە کاتی ئینتیخابە دۆشتانەیە من کەیسی ترم هەیە کە یەک مانگ بەبێ بڕیاری دادوەر لە زیندانی گرتن و گواستنەوەی هەولێر بووە کە تا ئێستاکەش هەوا لە ژوورەوەی تەنها لەبەر ئەوەی باوکی تاوانێکی کردووە کە باوکی کەسێکی کوشتووە کوڕەکانە باتی باوکی گرتووە کەیسی مامۆستایانی ئاینی کێشی شەی سەردەست تا ئێستاکە بکوژی دیار نییە ڕۆژنامە نووسان ئازادنی پارێزەران کەسایەتی ئاینیەکان کەسایەتی سیاسی هونەرمەندان ئەمانە هەموو حاڵەتی وا دروست بووە بەڕاستی دادگا تەواو کەوتوتە ژێر پرسیارەوە
من تەنها داواکارم بەڕاستی لە ئەنجومەی دادوەری ینی ئێوە کەسانی شارەزا و کەسانی زۆر دەمێکە ئەو حاڵەتەنان هەر کەسە و ناوێکی جوانی هەیە تکایە هەر لە پێناو پارێزگاری ناوەکانی خۆتان تەنها پارێزگاری ناوەکانی خۆتان بکەن ڕێیەکانتان ڕێی خۆتان بی ینی ئەو بابەتەی کەەوە ئەو برادرانەی باجینان چارەگوان ڕۆژنامەنووسان و مامۆستای ئاینیشی تایە کە 6 سال زیندانی کراوە خۆی ئەو مادەی 156 ڕاگیراوە کە ئیشی پێ ناکرێت لە حکوومەتی عێراقی بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مادەی هاتێت تعدیل کرایە تەنها سزاکەی گۆڕدرایە هەمان مادەی قانون حکوومەتی عێراقی سزاکەی لە سزیندانی هەتایی بۆ سزنی زیندانی کاتی ینی ئەو کاتێ ئەو دادوەرە کە 6 سال زیندانی دەرکردووە کەواتە قەنەعەتی بۆ بابەتە نێ بۆ 6 سال زیندانی کردووە دەڵێ لە 5 سال تا 15 سال ئەو سزنا کاتیەیە بۆچی 6 ساڵیدا بۆچی 10 ساڵی نەدا باشە کاکەرێم ئەگەر هاتوو ئەوانە ئەو زانیاریانیاندایە بە دەوڵەتانی دەرەوە بۆچی 6 ساڵ بەڵێ کاکەرم تۆ ئەوانە بینی ئەو حکوم دراوان مەسەرەن کاک شێروان و مامەستا شڤان و هاوڕەکان کاکەیا زووان ئەیان بینی دۆخیان چۆنە مەسەرەن لە دوای مەوزوعی ئەو دادگای تەمیزە وڵا مەسەلەی ئەوان بینیان نییە بە هیچ شێوەیەک لە هەفتی دەوە کە دەژی کراوە من لە هەشتی دەوە تا ئەو دقە هەوڵ دەم بیان بینم نیان بینیوە لەکە ڕۆژی لە 15 ڕۆژی دادگایکردنەکە تەنها من وەکو پارێزەری تۆمەتبارانی ڕاگیراوی بادینان نانهێشت بچمە ناو هۆڵی دادگاکەش کەەوە لە دادگایکردنەکە بەشدار بم لە ڕۆژی 16 مانگ بە زۆر و بە هەر حاڵە خۆم گەیان دەژوورەوە تاوەکو بتوانم پارێزگایی لە بریکارەکانم بکەم ینی تەنها لە ناو هۆڵی دادگا بینیومە و بە هیچ شێوەیەک لە دوای سزا سەپانەکە تا ئەو دقیقە نەمان بینیوە دوێنێ یەک لە بنەماڵی سزادراوان کەوا پەیوەندی پێوە کردم گوتی ئەوە نزیکەی 2 مانگ زیاترە کوڕەکەمان پەیوەندی نەکردیا ئاگەمە لە حاڵی نییە باشە لێرە ئەی دەستەی مافی مرۆڤ کاری چییە ئەی مافی مرۆڤ پەرلەمان کاری چییە بەڵێ کاکەرێم سوپاس دەکەم کاکاوێت بەڵێ ینی بەڵێ یعنی من ئەوەی کە لەو حاڵەتان دەبینم ینی یاسا بوونی نمایە بەڕاستی من وەکو پارێزەرێک لەو کەیسانێک کە لە بەردەستمدا بەڕاستی بێ ئەمەل بوومە لە دادگاکانی هەرێمی کوردستان بەداخەوە کاکاوێت ینی ئەگەر چارەسەر چیە بۆ ئەوەی مەسەلەن سبەی وەڵاهی لێت ناشارمەوە ئێمە هاوڕێین ترسم هەیە لەوەی چەند ڕۆژی تر تۆمەتێکیش بۆ تۆ هەڵبەستێ و تۆمەتێکیش بۆ من هەڵبەسترێ و هیوادارم هەر بە ئازادی بمێنیەوە بەڵام ینی بۆی ئەو پانتایە لای یەکێتیش و لای پارتیش و لارێمی کوردستان ینی فەرق و جیاوازینە بێ هەمومان بەیەکەوە قسەی لەسەر بکەین پانتایەکە گەشە بکەوە دادگاش دادگا بێت چی بکرێت وەڵا پێویستە ئەوەی کە تەنازولی لێ نەکا خەڵک ئازادەکانێتی مافەکانی خۆیەتی و حکوومەتیش بەڕاستی یان دام و دەستگاکانی حکوومەتە بێ بە بەرنامە کار لەسەر فراوانکردنی پانتایە ئازادی بکەن چکە لە جا حزاب و حزبی سیاسی لە هەموو دنیا و لە هەرێمی کوردستانیش ئەو چەمکانە بەرەو پێشیە بە ئەو چەمکانە خۆشەویستیەکە لە ناو کۆمەلگاکەی خۆی نابێنی ئەو وێنایە بۆ حزبەکان دروست بێ کە حزبی سەرکوتکەرن حزبی تۆقێنەرن ینی ئەم وێنانە خراپن خەتەرن لەسەر ژیانی سیاسی ئەو حزبە ینی جۆرێکە لە ئینتیحار بۆیە بێ هەموو هەوڵێک بدرێ هەموو جۆرە ڕێ بگیرێتە بەر بۆی کە ئێمە بتوانین فەزایەکی زۆر لە بەکراوەتر و ئازادانەتر دەستەبەر بکەین بۆ هەموو لایەک وەمە ینی فەزڵ نییە پیاوەتیش نییە بەڵکو ئەمانی ئەرکی ئەو هێزە سیاسیانەیە نی زۆرتر لەسەر ئەو چەمکانە بە باوەڕەوە ینی بە مەبدە ئەوە ئیشی لەسەر بکەن هیوادارین ینی هیوادارین ئێمە بتوانین بە عەقڵیشی کراوە ئەو ڕەخنانەی کە لە دژی خۆشمانە یان پێچوانەی حەزویستی ئەمە قبولکەین یعنی ئەگەر کۆمەلگا بە قبولکردنی ڕەخنا بەرەو پێشنەچێت پێم وایە زیاتر ئەگە قبولی نەکرد ڕوو ئەچیتە خوارەوە
و ئێستا کێشیانی مشتومڕێکە لە هەرێمی کوردستان دروست بووە کە پێم وایە ینی دەنگدانەوە و کاریگەریەکەی لە ئاستی کوردستان و عێراق تێپەڕێەوە یعنی ئێمە ئەبێ بە زۆرێ بە زەنجە وەری بگرین دەکۆ کەم و کورتیمان هەبوو ئێمە چارەسەریکەین ڕاستی ینی من تەرکیز زیاتر لەسەرەوەکە پێشی ئەمە ئەم گرفتانی کە تەقنەوە بن بۆ دادگاکانی ڕۆ جۆرەکە بخرێنە ژێر پرسیارەوە ئێمە گرفتمان لە بەڕێوەبردن هەیە خەلەلمانەیە کەم و کورتیمان ئێزگار زۆرە پێم وانە ئەو کەم و کورتیانە نەبێت خەڵک ناڕازی نابێت خەڵک بە جۆرە لە جۆرەکان دەنگڵ نابڕێکە بێ بەمایی سەرێشەی ئەم کاک و ئەو کاک بۆیە یاری ئێمە بێت لەوەوە دەست پێ بکەین کە جۆرێک ژیان فراهم بکەین هەم ئازادەکانی تاکی تا فراهم بێ هەم خزمەت گوزاری هەم خەڵک یانی بەڕاستی ئەم حکوومەتە ئەم هەرێمە ئەم نیشتیمانە بە نیشتیمانی خۆی بزانێ و پەرۆژ بێ بۆ ئەوەی کە پێشی خا نەک ئەوەی کە دووردۆنجێک کە دروست بکرێ ئەوەش کە خەتای خەڵک نییە هیچ کات خەتایەوانەیە کە وڵات بەڕێەوە بن ئەو دووردۆنجێ دروستکە کە خەڵک بێز لەو نیشتیمانی خۆشی بکاتەوە ینی ئیشی زۆریەوێ هەوڵی زۆریەوێ و حزبە سیاسەکانیش ئەتوانن ڕۆڵی گەورە و کاریگەر لەوەیە ببینن من ڕێزم سپاس هەر ئەوە نەقسەم هەبوو ئیلتیزامێکی شمە ئەگەر ئیجازەی من بدە منە بێ بڕۆم من ئەوە بەرنامەکەم هەر کۆتایەت بە دوا پێیام لە کاکێ من وەرگرم و سوپاسی کاکاوێزی شەکەم دوا پێیامی جەناب پێش دوا پێیامم کە لە پارتیەکان دەپرسی دەڵێت ئێوە تەداخلی سەروەری یاسا دەکەن ئەمڕۆژ پەرلەمانتارێکیان بە ناوی خەدیجە دەڵێت ئەو 29 پەرلەمانتارێکە ئیمزایان کردو بەیاننامەیە بەڵێ دەڵێت تەداخل لە یاسا مەکەن باشە ئەگەر وایە هەمومان حەزمە لێ یاسا سەروەر بێت بەڵام بۆ چەمانگێک لە مەوبەر کاک مەسعود سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کە 12 سال سەرۆکی هەرێم بوو لەسەر دوو شەق وەشێن کە لە دکتۆر غاڵبیاندا گوتی ئەگەر ئازادیان نەکەن من دوو ئیدارەی ڕادەگەێنم ئەگەر ئەوان باسی سەروەری یاسا دەکەن دوا پێیامیشم ئەوەیە پێویستە بە هەمومان نزیکەی 15,000 مەحامی و پارێزەر هەیە لە هەرێمی کوردستان دایان زانکۆی ئەهلی هەیە کە ساڵانە کۆمەڵێک خەڵک منداڵی فەقیر دەسێت ئەم زانکۆیە بە ئامانجی ئەوەی کە قانون تەواو بکات کۆمەڵک پارە لەم خەڵکە وەردەگرن ئەگەر ئەم یاسا قانون و محکەمە و دادگا لە هەرێمی کوردستان بەم شێوەیە تکایان لێ دەکەم بە زانکۆکان داخەن بە تایبەتی بەشی قانون مادەم خێل و حیزب هەموو شتەکان یەکلا دەکاتەوە پێویست ناکە منداڵی خەڵک خەریکەنەوەی کە 4 ساڵ ئێستا بۆتە 5 ساڵ بەشی قانون بخوێنێت ئەو هەموو پارەی لە خەڵک وەگرن ئەو هەموو زانکۆیە بە ئەم زانکۆیانە دابخەن بەڕاستی وان ناکرێت هەرێمی کوردستان لە کۆمەڵی قەیران و لە لێواری داڕماندایە پێویستە بە هەمومان مامۆستایانی ئاینین ئەو 15,000 مەحامیە 7,000 ڕۆژنامە نووس پێویستە هەمومان بینە دەنگ لەم بێڕێزیەی دادگا لەم ڕێزیە ئەمە بێڕێزیە بارامبەر بە 5 میلیۆن ئینسان قسەیەکەیە دەڵێت هاتن ئەندامانی سندیکایان گرگوتم خۆ من ئەندامی سندیکانیم هاتن سۆسیالیستەکانیان گرگوتم خۆ من سۆسیالیزم هاتن مارکسەکانیان گرگوتیان خۆ من مارکسدیم دوجار هاتن منیشیان گرت بۆیە خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە ئاگادار دەکەمەوە کە ئەمڕۆ سەڕێی شێوانە دوێنێ سەڕێی من بوو بەیانی سەڕێی زانایە دوو بەیانی سەڕێی تۆش دێت بۆیە پێویستە هەمومان بێنێت دەنگ چیتر ئەم بارودۆخە قبول نەکەین ئەم جەژنێ بە هەمومان بڕجێنێ سەرشەقام بە ئەم برنج و شلە و قەیسیە نەخۆین و هەڵوێستمانە بێ و زۆر سپاس بۆیەوەش سپاس بۆ کاک هێمن مامەند ڕۆژنامە نووس هەروەها سپاس بۆ بەڕێز هەرێم ڕەفعەت پارێزەری سزادراوان یاخود حکم دراوان و سپاس بۆ بەڕێز کاس مەلاپەرست ڕۆژنامەوان سپاس بۆ هەرسێمیوانی ئازیزم سوپاسانەکەم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕاهێنەری وای ئەوەین کە ڕایگشتی ویژدانیانە مامەڵە لەگەڵ هەر پرسێ بکە کە کاریگەری دەبێت لەسەر زیان گەیاندن بە سومعی هەرێمی کوردستان و ئازادیەکان لە هەرێمی کوردستان ئەوەدان بێت ڕان پێشکەشکرا خواتان لەگەڵ